سەلام، ئەم کاتتان باش ئازیزان، بەخێربێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەموولاکتان زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی چؤنیەتی دۆزینەوەی کارەکەین لە کەنەدا. لە ڤیدیۆکانی پێشوو باسی ئەوەمان کرد کە چۆن سیڤیەکانمان ئامادە بکەین و چۆن ڕێکی بخەین. ئێستا کە هەموو شتێک ئامادەیە، هەنگاوی دواترمان ئەوەیە کە چۆن بەدوای ئیشا بگەڕین. بۆ پرۆگرامی ئەتلانتیک پایلۆت گرنگترین شتەوەیە کە ئیش بدۆزیتەوە، لەبەرەوەی هەر کاتێک ئیشت دۆزیەوە ئیتر هەنگاوەکانی دواترت زۆر ئاسانە بێت. لە گۆگڵ ئەنووسم کەنەدا.ca لێرە لەسەر وێبسایتی کەنەدا یەم Immigration and Citizenship ئەکەمەوە، دوایی Immigrate. ئەو پرۆگرامێک کە ئێمە باسمانە کرد چی بوو؟ ئەتلانتیک Immigration Pilot. باش لەمە خوارەوە نووسراوە Get Designated ئەوە داگرم. ئێمە چەند پارێزگا بەژدارن لە پرۆگرامی ئەتلانتیک پایلۆت؟ 4 پارێزگا. ئەم 4 پارێزگایە هەرێکە لەم لینکانە بکەمەوە ئەچێتە سەر وێبسایتی سەرەکی پارێزگاکار. پارێزگایەک وێبسایتی سەرەکی خۆیە. بۆ نمونە من NovaScotia ئەکەمەوە. لە NovaScotia ئەمە وێبسایتی سەرەکی NovaScotia نووسراوە NovaScotia Immigration و لەبەرەوەی ئەم 4 پارێزگایە کە پێویستیان بە خەڵکە کە وێبسایتەکە ئەکەیتەوە یەکسەر نووسراوە چی؟ ئەتلانتیک Immigration Pilot. لێرە شتێک هەیە، هەر کاتێک کە ئێوە کاتتان هەبوو وەرنە سەر ئەم وێبسایتە تۆزێ بیخوێنەوە، زانیاریەکان دەربێنن، بزانن چییە. Employer Support، Welcoming Workplaces یان Hiring a Permanent Resident، ئەم بەشانە هەمووی بخوێنەرەوە. Frequently Asked Questions، ئەو پرسیارانەی کە زۆر ئەکرێ وەڵامەکانی لێرە دەربێنە، یعنی تۆزێ چاو بخشێنە بەسەر وێبسایتەکە، یان بزانە چی هەیە چی نییە، یان چی لێ تێئەگەی. ئێمە ئێستا سەیری چی ئەکەین؟ سەیری ناوی ئەو کۆمپانیایانە ئەکەین کە لە پرۆگرامی ئەتلانتیک پایلۆت بەشدارن، لەبەرەوەی کە تۆ ئەتەوێت ئیشێ بدۆزیتەوە ئەبێ بزانی کە ئەو خاوەنکارە ئەتوانێت سەپۆرتت کانی، ئەتوانێت پشتگیریت بکە بۆ پرۆگرامی ئەتلانتیک یان نە. ئەنجا من چۆن بزانم کەم خاوەنکار بەشدارە؟ لێرە The Business Names of Designated Employers ئەمە ئەکەمەوە. ئەم PDF داونلۆد کەن لای خۆتان. ئەڵێ چی؟ لە پارێزگای نۆڤاسکۆشیا، پارێزگای نۆڤاسکۆشیای کۆمەشارە، لێ کۆمەشار پێکاتوە. ئەم خاوەنکارانە، ئەم لیستە دوور و درێژە هەموو ئەو خاوەنکارانن کە تۆ ئەتوانی سیڤیان بۆ بنێری و بەدوای ئیشا بگەڕی و ئەوان پشتگیریت بکەن ئەگەر تۆیان بەدڵ بوو بە دڵنیاییەوە. ئەگەر تۆیان بەدڵ بوو ئەو کاتە توانن پشتگیریت بکەن بۆی بێ بۆ کەنەدا. ئەم هەموو سەر چەند زۆرە، ینی لە یەک پارێزگا ئەم هەموو خاوەنکارە هەیە. باشە؟ جا بۆ نمونە تۆ بەدوای کارێک ئەگەڕیت، ئەتۆ دڵنیا بیتەوە کە ئەو کارێک کە تۆ بەدوای ئەگەڕیت و ئەو کۆمپانیایی کە تۆیشی لێ بکەی سیڤیەکەت بنێری ناوی لەم لیستە هەیە یانە. لێرە وەرە سێرچی کەوتەوە. لێرە بۆ نمونە بۆ نمونە مکدۆنالد لێرە لە هالیفاکس ناوی لەم لیستە هەیە، کاتە ئەتوانی ئەو ئیشەی کە بڵاویان کردو تۆ توانی سیڤیەکەتی بۆ بنێری. ئەنجا شتێک هەیە با لە ئێستاوە پێتان بڵێن. هەموو ڕۆژێ بیکەنە ڕۆتین بۆ خۆتان، هەموو ڕۆژێ زیاتر لە 20 سیڤی بنێرن. بۆ من دامنیشەیەک سیڤی 2 سیڤی بنێری بڵێ بۆ کەس وەڵامم نایەتەوە. هەموو ڕۆژێ بەیانیان هەستی لاپتۆپەکەت بکەیتەوە 20 سیڤی بنێرە. ئیش هەیە، ئیش بڵاوە بێتەوە ڕۆژانە. بۆیە تا پێت ئەکرێ سیڤیە نێری. هەر کاتێکیش بۆ نمونە تۆ هەتا 3-4 مانگ بە سیڤیت نار کەس وەڵامی نەیەیتەوە، یان نەتوانی هیچ چاوپێکەوتنێکیان ئینتەرویوەکت لەگەڵ بکرێ، ئەو کاتە لێرە ئیمێل هەیە immigration@novascotia.ca ئیمێلیان بۆ بنێرە، بڵێ من لە کوردستانە ژیم، پێویستیم بەکارە بۆ پرۆگرام ئەتلانتیک، ئەمە بێم لە نۆڤاسکۆشیا بژیم، یارمەتیم بەنیان پرسیارێکت هەبوو ئەتوانی بۆ ئەم ئیمێڵەی بنێری. و زۆریش گرنگە، ینی بتوانی تەلەفۆن بکەی. نازام لە کوردستانەوە چۆن تەلەفۆن ئەکرێ، بەڵام
ژمارەی تەلەفۆنیان داناوە توانی تەلەفۆنیش بکەین. ئەمە پارێزگای نۆڤاسکۆشیا، ئەمە وێبسایتەکەیەتی. ئەگەڕێمەوە ئێرە Newfoundland and Labrador. ئەم پارێزگای یەکێکە لەو پارێزگایانەی بەشدارە لە پرۆگرامەکە. لێرەش وەکوتم ئەگەر کاتت هەبوو بۆ خۆت وەرە سەیری وێبسایتەکەیان بکە، تێبگە لە وێبسایتەکە بزانە چی هەیە، چی نییە، چی نووسراوە، چی بڵاوەکەنەوە، ینی چۆن بڵێ بە قوڵی تۆزە بڕۆنەوە وێبسایتەکە بۆی تێبگەی لەوانێ شتێکە بێ من ئاگادار نەبم، شتێکیان ئەپدەیت کرد بێ، یاخود پرۆگرامێکی تازە، شتێکی تازەیان هەبێ ینی تایبەت بە پارێزگاکە. ئیتر هەموو ڕۆژێ سەیری وێبسایتەکە بکە و چۆن بڵێ تێبگە چی هەیە. لێرە بۆی ناوی خاونکارەکان لە پارێزگای نیوفاندلاند بدۆزمەوە. ئێمە سەر ئەتلانتیک Immigration Pilot Designated Employers، یعنی ئەو خاونکارانەی کە توانن سەپۆرتت بکەن، توانن پشتگیریت بکەن. ئەنجا لێرەش یەک کۆمە هەیە سەیر هەتا 31 ئەڕوا. ئەنجا پێم بڵێ سۆما خان من ئیشم بۆ نادۆزرێتەوە زۆر گەڕام، ئەمەوێ پێم ئەو کاتەش منە پرسم هەتا 31 هەمووی پێیجەکە ڕۆشتی، هەموو سیڤیت نارسەیری هەموو وێبسایتەکانت کرد، یعنی ئەبێ پێوەی خەریک بی. خەریکبوونەکە چێک ئەبێ کاتی بۆ تەرخانکەی. هەموو ڕۆژێ وەکوتم 20 سیڤی بنێرن. ئەمە دوو. ئەنجا دوای ئەوە پرینس ئەدوارد ئایلەندمان هەیە، ئەمە پارێزگایەکی ترە. ئەمەش وێبسایتەکەیانە توانن بن سەیریکەن و زانە چی هەیە چی نییە. لێرە نووسراوە ئەتلانتیک Immigration Pilot. لێرە ناوی خاوەن کۆمپانیەکانی نووسیوە Designated Employers. ئەمانن. باشە. ئێستا من زانیم چۆن خاوەن کارەکان دڵنیابمەوە ئەو کۆمپانیای کە سیڤەکەمی بۆ نێرم ناوی لەو لیستە هەیەیانە، بەخۆت لێرەی سێرچێکی بزانە ناوەکەی دۆزیتەوەیانە. بەشە گرنگەکە ئەوەیە، پرسیارە گرنگەکە ئەوەیە ئەی باشە من لەکوێ بەدوای ئیشا بگەڕم، چۆن بەدوای ئیشا بگەڕم. سێ وێبسایتی زۆر سەرەکی و زۆر گرنگ هەیە لە کەنەدا کە بەکارێت بۆ دۆزینەوەی کار، بۆ گەڕان بەدوای کار. لەو سێ وێبسایتە پرۆفایلەکەیتەوە، پرۆفایلەکەت بە جوانی هەمووی پڕەکەیتەوە، ناوت چیە، ناوی سیانیت، چی ئیشێکت کردووە، چی ئەزانی، بەهرەت لە چی هەیە، هەمووی ئەنووسی و ڕۆژانە سیڤەکەشت ئەپلۆ دەکەی، ڕۆژانە لە ڕێگەی ئەو سێ وێبسایتەوە بەدوای کارە ئەگەڕێ. دانەی یەکەمیان جۆب بانک کەنەدا. ئەم جۆب بانکە زۆر باشە. لێرە یەیت بۆ خۆت create account ئەەکەی، ئەکاونتێک ئەەکەیتەوە. یەک شتی تریشێ زۆر گرنگە جگە لەکردنەوەی ئەکاونت جۆب ئەلەرت. ئەم جۆب ئەلەرتە ئۆن بکەن. ئەزانم زۆر ناخۆشە هەموو ڕۆژێ ئیمێلەکت بۆیت ئەڵێ jobs available، تۆزێ ناو ئیمێلەکەت چۆن بڵێ پڕەکا لە ئیمێڵی زیایە، بەڵام بۆ ئێوە زۆر زۆر باشە ئەمە سەبسکرایب بکەن بۆ پەیجەکەیان، لەبەر ئەوی هەر ئیشێک هەبێ ڕۆژانەیەتە ناو ئیمێڵەکەت و کاتە توانی بۆ خۆت پرۆفایلەکەت بکەیت و سیڤیت بنێری. ئەنجا کە تۆ لە جۆب بانک پرۆفایلت کردەوە، باشە پرۆفایلت کردەوە، تۆ لێرە لەم بەشە نووسی جۆب سیکرز، تۆ جۆب سیکەری ئیمپلۆیەرنی. لێرە ئەکاونتەکەی تۆ و سیڤەکەت دانی. ئەمە وێبسایتی یەکەم. وێبسایتی دووەم ئیندید زۆر زۆر گرنگە. ئیندیدیش زۆر خەڵک بە ئیندید ئیشە دۆزێتەوە. لێرە ساین ئینەکەیان ئەتوانی create account بکەیت، هەموو زانیاریەکانت داخلەکەیت، دوایەوە بەدوای ئیشا ئەگەڕێیت. وێبسایتی سێیەم مانستر کەنەدا. ئەمەش زۆر باشە، ئەتوانن لێرەش پرۆفایل دروست بکەن. ئەم سێ وێبسایتە بەڕای من کافیە بۆ ئێوە. ئەگەر ئێوە هەموو ڕۆژێ سەیرێم وێبسایت بکەن و هەموو ڕۆژێ بەدوای کارە بگەڕێن و سیڤی بنێرن، دڵنیام ئەتوانن ئیش بدۆزنەوە. ئەنجە لێرە چیەکەی بۆ نمونە لە ئیندید، بۆ نمونە لێرە تۆ ئەتەوێ ئیشێک بدۆزیتەوە لەکوێ؟ لە پارێزگای نۆڤاسکۆشیا. ببورن لێرە وێر.
لە پارێزگای نۆڤاسکۆشیا من ئەمە ئیشێک بدۆزمەوە. نۆڤاسکۆشیا پارێزگاکەیە ئەبێت تۆزێ بچووکتریشی کەیتەوە گەبتەوەی ئیشێک بدۆزیتەوە لە شارێکی دیاریکرا و کاتە ناوی شارەکە نووسی، بەڵام ئێمە کردمانە نۆڤاسکۆشیا وەکو بە شێوەیەکی گشتی باستێکیم زانیم چی هەیە. بۆ نمونە ئەم ئیشە فارماسی ئەسیستەنت لە هالیفاکسە. هالیفاکس چی پێ ئەڵێن کەپیتەڵە، ینی پیرم چۆ کەپیتەڵ بە کوردی چییە؟ وەک هەولێر، ینی پایتەخت. پایتەختی پارێزگای نۆڤاسکۆشیا هالیفاکس. ئەمە ئەو ئیشەیە کە داواکراوە فارماسی ئەسیستەنتیان ئەوێ. بایۆسکریپت سۆلیوشن ناوی کۆمپانیاکەیە، هالیفاکس شارەکەیە، ئەمەش پارێزگاکەی نۆڤاسکۆشیا بۆ ئەوی لێتان تێک نەچێت بزانن ئەم نووسینە لێکەنەوە. پرۆدەکشن وۆرکینگ ئەمە ئەو کارەکەیە. تۆنی زمیت دیارە لەوانەیە کۆمپانیاک بێت تایبەت بە ڕێکخستنی گۆشت و لەوانەیە ئەوە بێت، زۆر دڵنیانیم. ئەنتیگۆنیش شارەکەیە، نۆڤاسکۆشیا پارێزگاکەیە. بۆ نمونە ئەمە ئەڵێ من لە کاتژمێرێک $12.55 بۆت حسابەکە، $12 کەنەدی. ڕکوایرمنتەکەی چیە؟ سەکەندەری سکوڵ، ینی بەس قوتابخانە، هیچ تری ناوێ. ئیزی ئەپلای داگری لێرە لە ئیزی ئەپلای داگری فول تایمە لە کاتژمێرێکە ئەوە پارەکەیەتی. لێرە نووسیوەتی چی ئەوێ و چی ناوێ. ئەگەر ئەزانی با بڵێ داواکاری ئیشەکە بە تۆ جێبەجێ ئەکرێ، ینی چۆن بڵێ تۆ ئەو داواکاریانەی ویستویانە تۆ هەتا لە خۆتا ئەیدۆزیتەوە ئەپلای بکە، نەشید دۆزە هەر ئەپلای بکە، ینی هەر CV بنێرە. ینی من نەمەوێت چاڵتاندا خەن و CV بنێرن، هەموو ڕۆژێ CV بنێرن. شتێکی تریشەیە حەزم لێ باسی خەم بۆتان. ڕاستە لەوانەیە ئەو ئیشەی خۆت بەدوایە ئەگەڕێی نەیدۆزی، تۆ کێشە نییە، تۆ پلانە سەرەکیەکەت ینی یەکەم شت بتەوێ بیکەی چێ بگەیتە کەنەدا، جا گرنگ نییە ئەو ئیشەی بەهۆی و ئەگەیتە کەنەدا چییە. با لە چێشخانەیەک ئیش بکەی، با شۆفێری بکەی، با لە کۆمپانیایەک ئیش بکەی، با لە کرێکاری بکەی، هەرچیەک بکەی گرنگ ئەوەیە خاوەن کارەکە پشتگیریتکە بگەیتە کەنەدا. ئەو کاتێک کە هاتیتە کەنەدا و شارەزا بووی، ئیتر دوای ئەو ئەتوانی خۆت بڕیارێک بیت و بگەڕێتەوە سەر خوێندن و ئیتر بەدوای ئیشی خۆتا بکەی. بەڵام ئێستا گرنگ ئەوەیە تۆ بتوانی بێی بۆ کەنەدا، گرنگ نییە کارەکە. و لێرە شێک شت هەیە، نەکەس پەیوەندی بە تۆ هەیە چ کارێکەکەی، نەکەس گرنگە بەلایە تۆ چ کارێکەکەی، هەر کارێک بکەی، ینی گرنگ ئەوەیە تۆ پارەی خۆت دەربێنی و کەسیش وەتەن کەسیش علاقەی نییە تۆ چیەکەی. بۆی هەر کارێک بێت ئەپلای بکەن، ئەپلای هەر چاوداخە و CV بنێرە. بۆ نمونە لێرە کاشێریان ئەوێ سۆبیز. اینجا کە تۆ بەدوای ئیشا ئەگەڕێی، بۆ نمونە سۆشیال وەرکەریان ئەوێ، ئەمە ئیشی زۆر باشە، $2,000 لە هەفتەیەک وەرەگرێت. سۆشیال وەرکەر ینی ئەوەی لەگەڵ حکوومەتە کارەکە، ینی کارەکە حکومیە. سۆشیال وەرکەر بۆ ئەو کەسانەیە کە چی پێڵێن بە کوردی، ڕاوێژکاری کۆمەڵایەتی، ئەوانەی لە نازانم بیرم نییە چییە، بە هەر حاڵ. مەسەلەن ئەمە guest service representative لەم کۆمپانیایە، شارەکە هالیفاکسە، لە بینی $12 بە $15 لە کاتژمێرێک. کەستمەر سێڤیس 1 ساڵە، 1 ساڵ کەستمەر سێڤیسی شت کردبێ. ئەنجا من یم چیەکەم؟ باشە من ئیشەکە ئەدۆزمەوە، چۆن بزانم ئەم ئیشە خاوەن کارەکە ناوی لە بابڵی ناوی لەو لیستە هەیە کە دام بەزانوە لەسەر لاپتۆپەکەم. بۆ نمونە سۆبیز، سۆبیزیم لێرە
ئەمە لیستی خاوەنکارەکانی نۆڤاسکۆشیایەوەیە. لێرە ئەنووسم سۆبیس ئۆتە سۆبیس هەیە کاتە ئەو خاوەنکارە ناوی لەم لیستە هەیە CV بنێرە. ئەگەری شۆکوتم لە هەر پارێزگایەک CVتان زۆر ناردوو کە سوەڵامی نیانەوە تا چەند مانگێک ئەو کاتە ئەتوانن ئیمێڵیان بۆ بنێرن یاخود تەلەفۆنیان بۆ بکەن. ئینجا من ئێستا ئەوەی لێتانم ئەوەیە کە ئەم چەند کاتەی هەتانە یەکەم شت چیەکەی ئەچی پرۆفایل ئەەکەیتەوە لە هەر سێ وێبسایت لە کەنەدا جۆب بانک و ئیندید و مانستەر لە هەر سێکی. دوای ئەوە کە بەدوای هەر ئیشێک ئەگەڕێی کە ئەڵێ لۆکیشن ناوی پارێزگاکە بنووسە. دوای ئەوە کە سەیری ئیشەکە ئەەکەی نووسراوە لە فلانە شارە ناوی شارەکە لە گوگڵ بنووسە بزانە چۆنە بزانە کەش و هەوای چۆنە ساردە لە زستان سارد نییە لەکوێ کەوتۆتە کوێ بۆی تۆزە شارەزایی پیاکەی لەو شوێنە لەسەر ئەو شوێنە. اینجا بەردەوام بن. ئەگەر پرسیارتان هەبوو لە کۆمنت بۆم بنووسن و ئەگەریش پێویستیتان بەوە بوو کە تۆزێ بە قوڵتر بچینە ناو بابەتەکە و یان شتێک هەبوو کە پێویستیتان پێ ڤیدیۆی لەسەر بکەم لەم چەندەشەی باسم کرد ئەوە لە کۆمنت بۆم بنووسن. ئینشەڵا ڤیدیۆی تایبەتەکەم لەسەر ئەو بابەتانەی کە ئەتانەوێ. و ئێستا تا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.